جیهان خۆی بۆ قۆناغی دوای داعش ئامادە دەکرد لە عێراق. هیوای ئەوەش هەبوو لە ڕقەی سووریا گەمارۆ بدرێن کەچی تەقینەوەکانی ئەم دوایەی بڕۆکسل جگە لە دروستکردنی شۆک گیانێکی نوێی بەبەر ئەو مشتومڕانەدا کرد کە لەبارەی درێژە کێشانی تەمەنی ئەم ڕێکخراوە لە ئارادان. ڕژێمی تالیبان تەنها 2 مانگ و ڕژێمی بەعس کەمتر لە 3 هەفتە بەرگەی هێرشی فڕۆکەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانیان گرت، بەڵام داعش زیاتر لە ساڵ و نیوێکە بەرامبەر هاوپەیمانیەتێکی نێودەوڵەتی پێکهاتوو لە 6 دەوڵەت لە هەر یەک لە مۆست و ڕەقا بەرگری دەکات. هەرچەندە لە سەرەتای 2015 تا ئێستا داعش لە 122 ڕوبەری ژێردەستی لەدەست داوە، بەڵام هێشتا لە ناوچەی حکومڕانی خۆی هەر باڵادەستی فکری و ئەمنی هەیە و بەڕای هەندێک لە چاودێران ئەمەش بۆ کۆمەڵێک فاکتەر دەگەڕێتەوە کە سەرەکیترینیان بریتین لە پشتبەستن بە استراتیژیەتی شۆک و تۆقاندن، کەڵکوەرگرتن لە تیۆری پلان کە بەسەر ئەقلی زۆرێک لە هاوسۆزەکانی داساڵە، نواندنی ڕۆڵی بەرگریکردن لە ئیسلام بەرامبەر نەیارەکانی، سزادانی سەخت و قورسی ئەو کەسانەی دەیانەوێت لێی هەڵبێن یان جیا ببنەوە، شکستهێنان و چەقبەستنی چارەسەر سیاسیەکان لە هەر یەک لە سووریا و عێراق و هەرەسی پەیکەری سیاسی ئەم دوو دەوڵەتە. هەندێک ناوەندی تری توێژینەوە دوورتر دەڕۆن و باز لەوە دەکەن دۆسەی داعش چوونیەک و هاوشێوەی دۆسەی هەموو بزوتنەوەیەکی یاخی و پارتیزانە و بە خێرایی بنەبڕ ناکرێت. ئەمانە بەڵگە بە ئەنجامی هەندێک توێژینەوە دێننەوە کە دەری دەخات لە کۆی 286 یاخیبوونی چەکداری لە نێوان ساڵانی 1800 بۆ 2005 ڕژێمە نیزامیەکان تەنها لە 125 سەرکەوتنیان بەدەستهێناوە لە کۆتایی پێهێنانیان. هەندێک توێژینەوەی تر کە پنتاگۆن سپۆنسەری کردووە دەری دەخەن لە کۆی 89 شەڕ و ململانی سەربازی لەگەڵ یاخیبوانی ناوخۆیی هێزە نیزامیەکان لە 28 حاڵەتدا سەرکەوتوو بوون، لە 26 حاڵەتیشدا شکستیان هێناوە، 19 حاڵەتیشیان بە دانوستان یان بە دابەشبوونی جوگرافی کۆتاییان هاتووە و 27 حاڵەتی تر بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. هەندێک توێژینەوەی تر باز لەوە دەکەن ڕاستە داعش تا ئێستا زیاتر لە 10,000 گورزی لە ئاسمانەوە بەرکەوتووە، بەڵام هێشتا لە سەرزەوی و لە هەر یەک لە عێراق و سووریا و لیبیا و مسر هەندێک خەڵک پیان وایە زەرەر و زیانی لە ڕژێمە حکومڕانەکانی ئەو وڵاتانە کەمترە. لە ڕووی مەیدانیشەوە پلانی پشتبەستن بە خۆکوژەکان کاریگەری خۆیان سەلماندووە بۆ دروستکردنی شۆک و ترس لای هەندێک لەو هێزانەی کە بەرەنگاری داعش دەبنەوە. بۆ نمونە لە سووریا و لیبیا ئەنجامی لێکۆڵینەوەکان لە پێشڕەوی داعش دەریان خستووە خۆکوژ و ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و کلیلی سەرکەوتنەکانی داعشن. جگە لەوەش چەند جۆرێک چەکدار لە ڕیزەکانی داعشدا دەجەنگن کە بریتین لە پاشماوەی هێزە نیزامی و سیخوڕیەکانی بەعس و چەکدارە بیانی و عەرەب ئەفغانەکانی قاعیدە، هەروەها هێزە عەشایر و لۆکاڵێ نوێیەکان ئەمانەش ئەزموون و شارەزایی جۆرا و جۆریان بۆ ئەو ڕێکخراوە فراهەم کردووە. چاودێران چەند لەسەر جۆر و ژمارەی هۆکارەکان جیاواز بن لەوەدا کۆک و هاوڕان کە ڕووخاندن و تێکشکاندنی داعش بەبێ وشکردنی سەرچاوەکانی و بەبێ چارەسەرکردنی ئەو بارودۆخە ئاڵۆزانە ناکرێت کە بوونەتە پاڵپشت و پاسا و بۆ لەدایکبوونی ئەم ڕێکخراوە.